لە دەوری راپارین سەبارەت بە دۆخی گەنجان و لاوان لە دەڤەرەکەمان. لای هەموو لایەک ئاشکرای خەڵکی باشووری کوردستان ماوەیەک دوور و درێژە کێشەی خزمەتگوزاری و ئابووری کۆمەڵایەتی ناسەقامگەری و سیاسی هەیە، ئەوەش وای کردووە بێزاری ناڕەزایەتی هەموو چین و توێژەکان بگرێتەوە. هەرە ڕۆژێ بە جۆرێک بە شێوەی جیاواز و چین و توێژەکان لە نێوانیشاندا گەنجان و لاوان بۆ دەربڕینی ناڕەزایەتی داواکاری مافەکانیان بێنە سەر شەقامەکان، هەروەک چۆن لە نەبوونی و بێکاری و نادادپەروەری و نەبوونی ئازادی گەنجان و زۆرترین بەشیان بەرکەوتووە. لە ناڕەزایەتی و ڕوبەڕبوونەوەی نادادی ئەو دۆخە دروست کراوەشدا بۆ ڕزگاربوون لێی زۆرترین قوربانیان داوە و چەندین گەنج بەهۆی ئەو ناڕەزایەتیە شەهید بوون و یان گیراون و بەناحەق سزادراون. دەڤەری راپەڕین ناوچەیەکی گرنگی کوشتتوکاڵی پڕ لە دەرفەتی کار و بازرگانی گەشت و گوزاریە و خاوەنی سەرمایەکی گەورەی مرۆڤی گەنجانەیە. لە مێژووی دوور و نزیکدا پێشنگایەتی سەرهەڵدان و راپەڕینەکانی لە دژی ڕژێمی داگیرکەردا کردووە و لە پاراستنی کوردستانیش لە هێرشی تیرورسانی داعش هەر لە ڕۆژئاوای کوردستان تا هەموو ناوچەکانی کەرکوک و گەرمەسێر و دەشتی مووسڵ و هەولێر و بە سەدان گەنج گیانیان بەخشیەوە و شەهید بوون. بەڵام دوای ئەوە دەستکەوتەکانی چی بوون و بۆ ئەوانە قوربانیاندا؟ بەڕێزان، ئەوەتە گەنجان لەبێ هیوابوونیان بۆ چارەسەری کێشەی گرفتەکانیان و بە کۆمەڵ کۆز دەکەن و وڵات بەجێ دێڵن، خۆیان ئەدەن بەدەم قەدەری نادیار و وێڕای زەرەر و زیانی مادی خۆشیان دەبنە قوربانی. وەک دەزانن لە ڕابردوودا هەزاران گەنج و خێزاندار کۆچیان کردووە، بە هەزاران بە ناومێدی گەڕاونەوە ژمارەیەکیش لەو ڕێی هات و نەهاتدا لە دەریاکاندا خنکاون و بێسەر و شوێن بوون کە ژمارەیان 34 کەسە، زیاتر و بەشی هەرە زۆریشان خەڵکی دەڤەری راپەڕینین بەداخەوە. تا ئێستا بێجگە لە تەرمی 16 قوربانەکەی نێوان فەڕەنسا و بەریتانی هێشتا چارەنووسی دیان گەنجیتر لە ئاواکان دەریای ئیزەدا بە نادیار ماوەتەوە. کەسیش لەیان پەیوەندی دارەکان کارێکی جدی بۆ دڵنیایی کەس و کاری ونبەکان نەکردووە. بۆیە ئێمە یادداشتماندا لە ڕێگای نووسینگەی راپەڕین بە تایبەتی نوێنەرانی پەرلەمان و لە هەر فراکسیۆنێک بن و داوا دەکەین بە ئەرکی ئەخلاقی و نوێرایەتی خۆیان هەستن، چونکە هەر ئەو گەنجانن و کەس و کارەکانیان بوون دەنگیان بێ ئێوەدا و بە نوێنەرایەتی ئێمە بوونە ئەندام پەرلەمان. داواکارێکی دیکەمان ئەوەیە لە ماوەی ڕابردوودا لە سنووری برادۆس و سوپای داگیرکەری تورکیا دوو گەنجی کوردی بە ناوەکانی ئەکرەم خەلیل زێدان نەبی مستەفا ئەرفاند و دوای ئەوە لەلایەن تورکیا ئازاد کران و لەلایەن پارتیەوە دەستگیر کراون. داواکارین وەک پەرلەمان بەدوادە چون بکەن بۆ ئەو کردەوەیە داگیرکەری تیرۆریستیی تورکیا شەرمەزار بکەن و گەنجەکانیش ئازاد بکرێن. سەبارەت بە دۆخی گەنجان و لاوان لە دەڤەرەکەماندا گەیاندمان بە نووسینگەی پەرلەمانی کوردستان و ئەو یادداشتنامەیەمان تەسلیم کردی. ئەوانیش بەڵێنی ئەویاندا کە ئەو یادداشتنامەیە کە ئێمە بڵاومان کردوێتەوە سەبارەت بە و دۆخی هەرێمی کوردستان کە بەسەر گەنجان و لاوان و کە خەڵکەکەی داهاتوە و ئەو یادداشتنامەیە بۆمان بەرزکەن و بگەنێ شوێنی مەبەستی خۆیان و